لە 28 دوانڕێنەوە یەک برای خۆمی شەید کرد. ئەو قوربانیانە دەژمێرێت کە لە گوندەکەی خۆی و گوندەکانی دەوروبەری لا سنووری قەزای شارباژێربەوەی تەقەمەنی و مینەوە گیانیان لەدەستداوە یاخود بریندار بوون کە لە نێویاندا برایەکی خۆی هەبووە. کاتی خۆی گوندی وەڵیاوە کە پێش ڕاگوازە 25 ماڵ بوو 200 سەرکەزانی تیا بوو تقریبا دەری 1050 سەر حیوانی وردی تیا بووە 250 سەر ڕەشەوڵاخی تیا بووە 48 وڵاخە بەردەمان بۆ خو ئێسور ئەسەب ئێستا 4 ماڵ 5 ماڵی تیا بووە کاکە لەبەرە چواردۆرەکان مینەوە ناتوانین ئەوەدانێکێتەوە ئەوە تقریبا لەوەتی پاکراوەتەوە چوارخانەکە دروست کراوە لە شوێنی مینەکان کە پاکرا خانوویەکە دروست کراوە. سنووری شارباژێربەوەی هاوسنووری لەگەڵ ئێران و لە جەنگی نێوان عێراق و ئێراندا زۆرترین ڕووبەری زەویەکەی میڕێژ کراوە و لە دوای دروستبوونی حکومەتی هەرێمیشەوە کاری پاکردنەوەی تێدا ئەنجام دەدرێت کەچی بە وتەی بەرپرسانی سنوورەکە هێشتا 150 خاکەکەی لە مین پاک نەکراوەتەوە. سنوورێکی زۆری بە پاکردنەوە و ڕادستکردنەوەی ئەم زەویانە ئەچیت بودجەیەکی باشی ئەوێ و پێویستە هەم لەسەر حکوومەتی هەرێم و هەم لەسەر حکوومەتی فیدراڵ و هەم لەسەر وڵاتانی دەوروبەریش کە فەند بکەن و بودجە دابینکەن بۆی بتوانرێ بخرێتە خزمەتی و چەلگەمینیانە و پاکرێتەوە و وەجارێکی تر بخرێتەوە خزمەتی وڵاتیان. پاش ساڵێک لە کارکردن و پاکردنەوەی 3 کێڵگەی مین لە سنووری گوندەکانی ناحی زەلان لە شارباژێر بەڕێوەبەراتی کاروباری مین و ڕێکخراوی نێودوڵەتی کۆمەڵی ئامۆژگاری مین ڕووبەری 68500 متر دووجا زەویان ڕادستی خاوەنەکانیان کردەوە کە زیاتر لە 600 مین و تەقەمەنی تێدا بووە. بەڕاستی هۆکاریەوەی کەوای لە ئێمەکەن دەست بەکاربین لەم شوێنەیە هۆکاری سەرەکیەوەی کارەساتێکی مینی زۆری تیان ڕوویا بوو کە تا ئێستا 11 بریندار و 6 شەهید هینی گوندنشینەکان لێرە شەهید بوون بێجگە لە سەدان سەر ئاژەڵیان بەرکەوتووە دوا ڕووداویش لە ساڵی پاراوە 2021 لە مانی 11 کە زیاتر لە 5 سەر ئاژەڵی گوندیکانی مەردووان بەرکەوت. بە جۆرەی ئامارەکانی دەستگای گشتی کاروباری مین لە ساڵی ڕابردوو لە هەرێمی کوردستان 2,316,756 متر دووجا زەوی لە مین و تەقەمەنی پاکراونەتەوە. هەر بەپێی داتا تۆمارکراوەکان لە ساڵی ڕابردوو 30 گاڵاتی بوونەتە قوربانی مین و تەقەمەنی و 24 کەسیان بریندار بوون و 7 کەسی دیکەشان گیانی لەدەستداوە. ڕزگار جەبار کێنێن شارباژێر.